پارتی با بانگێشتنامەیەکی هاوبەش لایەنە سیاسیەکانی بۆ کۆکردنەوەیەک لەسەر پرسی موچە و پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا بانگهێشت کرد. پارتی لە کاتی ئاساییدا هیچ خوێندنەوەیەک بۆ لایەنە سیاسیەکانی دیکە ناکات، هەر بۆیە 6 هێزی سیاسی سەرەکی ئامادەی بەشداری لە کۆبوونەوەکە نەبوون. کۆمەڵی دادگەری دەڵێ ئێمە بەشداری کۆبوونەوەی لەو جۆرە ناکەین و نابینە پەردەپۆشی کەم و کوڕی و گەندەڵیەکانی دوو هێزی دەسەڵات خۆیان دەستیان بە هیچ کوێ ناگات، ئەیانوێ حیزبەکان کۆ بکەنەوە و بەشداریان پێ بکەن لە گەندەڵیە، چونکە ئەوان ئەوەی کە گەندەڵیەکە، ئەوەی کە هۆکاری قەیرانی سیاسیە لە هەرێمی کوردستان، ئەوەی کە هۆکاری سەرەکیە بۆ قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان، دوو حیزبی دەسەڵاتدارن. ئێستاش حیزبی دەسەڵات نایەت ئەو ڕێکەوتن نامانەی کە لەگەڵ بەغدایە هەبووە جێبەجێی بکات، سەفقەی سیاسی ترەکات. بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان هەر لەسەر ئەوە سوورە لە بەرەی خەڵک و جەماوەری کوردستانە بەشداری ئەو کۆبوونەوەیە ناکات کە دەسەڵاتی بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت حیزبەکان کۆ بکاتەوە. بەرپرسی مەڵبەندی دوی هەولێری یەکگرتووی ئیسلامیش دەڵێ پرسێکی لەو جۆرە دەبێت لە پەرلەمانەوە قسەی لەسەر بکرێت، نەک لە بارەگای هێزێکی سیاسی. ئەمەش لە کاتێکدایە خۆیان هۆکاری پەخەری پەرلەمانی کوردستانن. هۆکارەکەی ئەوەیە کە ئەسڵ وایە ئەو مەسائلە نەتەوەی نیشتیمانیانە لە چوارچێوەی با بڵێن پەرلەمان ئەگەر کارابی بەداخەوە کە نەهێشتێوەش کارابی یان حکوومەتێکی مەسەلەن کارا نەک حکوومەتێکی کار بەڕێکرد کە حکوومەتی هەمووان بی هەموو لایەنە سیاسەکان و خەڵکی کوردستان بی ئەو جیهاتە ئەو لایەنە بێتن قسە لەسەر مەسائلە با بڵێن ئەوەی کە دەرێ پرسی نەتەوەییە بیکاتن یان پرسە گشتەکان بکە. بەڵام کە تۆ پرسەکە دەیبەیە وەکو لایەنێکی حیزبی باسیەکەی و دەتەوێت با بڵێن خەتایەکان و یان با بڵێن هەڵەکانی قەدیم ئێتر بەوەی پینەی بکەی وەڵا ئێمە هەوڵماندا و یەکڕێزی دروست بکەین، ڕێکڕێزی بەو شێوە دروست ناکرێت. بۆیە بەڕاستی ئەوان خۆیان بەشەکەن لەو ئەزمەیە کە دروست بووە. کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی ڕەوتی هەڵوێست بەرەی گەل بزوتنەوەی گۆڕان ئاراستەی گردەکە و نەوەی نوێ بەشداری کۆبوونەوەکە نەبوون. کۆبوونەوەکەش بە ڕاگەیەندراوێک کە نەگیرفان و نسکی موچەخۆران تێر ناکات کۆتایی هات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.